سڵاوی کامەران حاجی عومەر وتمی باسی ڕۆژتان لێبێت ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر کوالیتی ئەو خۆراکانەی کە لە نێو هەرێمی کوردستان لەلایەن دوکاندارەکان و بازرگانەکان و شێوەی هەڵگرتنی لە کۆگاکان بە دوواداچوونی بۆ دەکەین. بابزانین کە زۆر جار گلەیی لەوە دەکرێت بەشێک لە بازرگانان مانگی ڕەمەزان و هاتنی جەژنی ڕەمەزان بە دەرفەتێک دەزانن ئەو بەرهەمانەی کە چەندین مانگە نەفرۆشراوە دەیهێننە بازار بە گیانی هاوڵاتیان ساغی دەکەنەوە. ئەم قسانە تا چەند ڕاستە کە دەگوترێت هەر بەرهەمێکی خۆراک کە لە دەرەوە دێتە کوردستان لە ڕێی کوالیتی کۆنتترۆلەوە تێپەر دەبێت بەڵام وەک پێویست نییە. ئەرێ بەڕاست چاودێری تەندروستی تیمە تایبەتەکان کە چاودێری ئەو خۆراکانە دەکەن لە بازار چی دەڵێن؟ ئایا بەڕات چاودێریان دەکەن ئەم خۆراکەی کە ئێستا لێرە دانراوە چەندە دەشێت هاوڵاتیان ئێوارەن لەسەر مێزی سفرەیان دابنێن و دواتر خاوەن تەندروستێکی باش بوو. ماندوو نەبی بەخێری سەرچاوم ئەو گۆشتە چێت زۆرە گۆشتی خۆمانەیە کاکە خۆمانەیە باشەوە چۆن بزانینەوە ماوە بەسەر چۆ بەسەر نەچووە ئاخر کاکە ئەو ڕۆژ بە ڕۆژ ئاژەڵە ڕۆژ بۆ دەکوژێتەوە ینی ڕۆژانەیە ئەو ڕۆژانەیە ئەدی ئەو گۆشتانەی بەستون لە وڵاتان دێن ئەوە چییە؟ ئەوانە لە وڵاتان ئەوە جەمت دەکەن لە وڵاتان مادەی ئافزە لێت دەن وەبزان مادەی ئافزش لێ درێ ئەوە چکەکە مادەی ئافزی نایەتن کەوای فرتوفێرەکە دەکرێت لەگەڵ گۆشتی بەستو ئەوەی لە دەرەوە بێت تەمان ئەنگۆ عمەلەی پێ دەکەن کڕین و نەخێر نەخێر کە ئەمە ئیشی فرێژ دەکەین کاکەجان ینی بڕاتان بە گۆشتی بەستو نییە ناشخۆی تو ناخۆم خۆت ناخۆی نایخۆی نایخۆم کاکە چکە لەبەرەوەی ئەمە سوان ئەوە چی گۆشتێکە خێر هەتا ئاژەلیش بی بەس نازانێت چی گۆشتێکە کەی سەر بڕایە کاکی برا ماندوو نەبی خێر بێ چەند ساڵە دوکانت هەیە تۆ؟ بخوای 12 ساڵ باشە دەبینم مریشکێکی زۆرت هەیە ڕانە سینگە هەمووی بەستووە هەر یەکە ئی وڵاتێکە پێم بڵێ ئەوانە وڵای زۆر بە زۆری هەموو تورکیە و بەرازیلی تورکی و بەرازیلیە چۆن بزانین ئەمە ئەکسپایر نییە فێڵی وڵای ئەکسپایری لا بەخۆیان دەزان تا جیرەکانەوەی دەینێت تاریخی لەسەر هەمووی بە گوێرەی تاریخ بڕات پێ هەیە ڕاست تاریخەکان باشە تورکی نێزیکە چکە سەریعە یعنی پێدوایی تورکیا سەریع بەڕازی ئەویش باشترە ئێستا لەبەرەوەی ئاسانکاری کرایە زوو دەگا ماندوو نەبی یاخۆ بەخێر بێ ئەو هێلکانەی خۆمانەنیان هەمووی خۆمانەیە ئەو لێرە ئێستا دەبینم نرخەکەی داشکایە ئێستا ناڕوە لە بەغدا سعرەکە لە دابەزینە لە 6,000 بوویتە 3,000 یعنی چەند دەری دابەزیە تقریبان لەگەر یەکی ڕەمەزانەوە حکوومەت گوتی نابی بڕەوە ئێستا حکوومەت لە ناگەڕێ بڕواتە ئێستا لە قازانجی فەقیریە طبعاً بە 65,000 بە ئەوڕۆکە بە 30,000 30,000 دابەزیان چۆن بزانین ئەمە خۆمانەیە هەمووی عێراقی خۆمانە هەولێرە کوردستانە کارگەی ئەومانەیە وەڵات شەریکە کەوایە دەوڵەمەندی هەرێ وڵات ئەوە چییە دەڵێن هێلکە لە بە قاچاق دەی لە وڵاتان و هێلکەی تورکیا و ئەکسپایرە و دوو مانگ تەمەەن تاریخ نوێ دەکرێت کاکە جان لە دەست حکوومەتە ئێستاکە حکوومەتی ناگەڕێ بێتنی خۆشمان دابەزیەوە ئێستا تورکی نایە ئێستای خۆمان بە 30,000 ئەوە لەوەتەی حکوومەت ڕێگای گرتووە هێلکەی خۆمانەش دابەزیەوە و زۆرە زۆر بەرهەمان زۆرە شەکی زۆر باشە و زۆر ینی نوێ مادان نوێتەوە باشە خی بەزیاد هەرزانە لە 6,000 بوویتە 3,000 بەشی زۆر لە هاوڵاتیان دەڵێن ئەوەی خۆراکی ئەکسپایر هێلکەی خراپ مریشی خراپ گۆشتی خراپ دەێنێتە هەرێمی کوردستان خەڵکی سادە و هەژار نین خەڵکانێکی دەستڕۆیشتون باز لەوە دەکرێت یەکێک لە بەرپرسانی هەرێمی کوردستان لە کەرتی بازرگانی باز لەوە دەکات دەڵێ ئەم هێلکە کە ڕەنگی سپیا بەشی زۆری لەو هێلکانە لە ڕێی تورکیاوە لە سنووری ئیبراهیم خەلیل ڕێگای پێنادرێت داخلی هەرێمی کوردستان بێت بەڵام بەشێک لەو بازرگانانەی کە بازرگانی بە گیانی خەڵکەوە دەکەن هێلکەکە دەنێرنە جۆرجیا لە جۆرجیاوە جارێکی دیکە دەنێرنە ئێران لە ئێرانەوە جارێکی دیکە لە دەواازەکانی هەرێمی کوردستان لە سنووری ئیدارەی پارێزگای سلێمانی هێلکە بە قاچاق داخل دەکرێت تەمەنی ئەو هێلکەیە 1 مانگە بەڵام هەر لەسەر سنوور بەر لەوەی بگات بە کوردستان تاریخی 2 مانگ پێشتری لێ دەدەن واتە
تیجارەت بە گیانی خەڵک دەکرێت بە سەلامەتی خەڵکێک دەکرێت بە شێوەیەکە لە ژێر چاوی حکوومەت نییە بەڵام بە قاچاق بازرگانێکی گەورە دەکرێت و ئەم شتانەی کە لە بازار چاودێرانی تیمەکانی تەندروستی دەستی بەسەردا دەگرن ئەمڕۆ دەیگرن سبەی جارێکی دیکە هەمان کەس و هەمان گروپ ئەم شتە خراپانە دێنەوە نێو بازارەکانی کوردستان. پێم بڵێ مریشی بەستوو هەیە هێلکە هەیە سیقەت هەیە تاریخەکان ڕازبی ناوەڵە سیقەت نییە بۆ خۆت چ دەخۆیە تو والله ئەم ستاخیوانە ناخۆ ناخۆی باش ئەگە بڵێن ئەو هێلکەی هەولێرە بژرێن ئەو هێلکەی تورکایە سیقە بە کامیان دەکرێت بەستاخێنێت بەی خۆمانەش ناکەین بە چاوی خۆم دەبینم بیانی دەبی هێلکەکە ببینی ئەی چۆن شکە بەس دوکاندارێکی تا ئەوە بیتن ئەو دەستقی پێ دەکەن ینی ساحب دوکانەکە چ دەڵیتە ئەو بازرگانانەی ئەو بازرگانانەی لەو مانجی ڕەمەزان ئیستیغلال دەکەن خۆراکی خراپ بە خەڵک ساڵ دەکەن واللهی بەڕاستی زەمبیرکم وایە فێم بڵێ جانەکەم گۆشت گران بۆ یان هەرزان بووە گران بووە چەند یاتە سەر 2000 دینار لە 1 کیلۆی گران بووە باشە ئەمە دوکاندارێکە باز دەوە دەکات گۆشت گران بووە بەرەبەری جەژنە بازارەکە تۆزێک جوولەی هەیە بە شێوەیەک لە شێوەکان داخوازی خەڵک زۆرە بۆ جەژنی ڕەمەزان بابزانین تیمەکانی تەندروستی چاودێری بازرگانی چۆن مامەڵە لەگەڵ ئەو دوکاندارانە دەکەن ئێمە شان بەشانی ئەوان ئێستا چەند دوکانێک بەسەر دەکەین. باشە ئەو چی ئەو جەرگەیە چۆنەوە؟ ئەو جەرگی مستەورەت مەمنوع ئەوە ئێرانیە ئێرانی ئەوە قەدەغەیە ئەو جەرگە مەمنوع هەموو جەرگەی ئەزنەبی دەرەوەی وڵات مەمنوع باشە بەسەوە دانابی فرۆشن طبعاەوە بەبێ ئاگاداری سەحەی دەفرۆشن سەر پێچیە سەر پێچیە باشە لەبەر چ قەدەغەیە لەبەرەوەی ناسکە کە لێ حدود و دێتە ژوورەوە نابێت بەس دەبێت زەرجی خۆماڵی بەکاربێت باشە ئەوە زیانەکانی زۆر دەبێت طبعاً زیانی زۆر جگەر هەمووی خوێنە خڕ دەبێتەوە جەرگێک ئێستا کە جاران بەرازیلی دەهات لە بەرازیلە تیارە بە مانگەچی ناگاتێ بە باخیرەی بەخۆی جەرگ نابێت 3 مانجی زیاتر بمێنیتەوە ئەجا هەیە دەبینی ساڵێک دەمێنیتەوە تاریخی لێرە دەنیان تاریخی تەزویری لێرە هاوڵاتی ئێستا بۆ ئێستا من هاوڵاتی جەرجی خۆماڵی نەبێ مریشی نابێ بە چ دیارە خۆماڵی لەسەری نووسراوە ئێستا ئەمە بە چاڕوونی بدەین بە هاوڵاتیان ئەم جۆرە جەرگە کە کاکی دوکاندار دەڵێ لە زۆربەی مارکێتەکان دەفرۆشرێت ئەو بوونی هەیە ئەمە جەرگێکی بێگانەیە ینی تیمی تەندروستی تکا دەکات ئێرانی باشە تیمی تەندروستی تکا دەکات تکا لە هاوڵاتیان دەکات هەر شتێک کە پەیوەندی بە ژیانی ئێوە هەیە ڕۆژانە ئێوە بەکاری دێنن بۆ خواردن ئەمە دەڵێ بە 1500 دینارە جەرگێک تەمەشای دەکەی تا ڕادێک معقولە بەڵام تیمی تەندروستی دەڵێ کاکە ئەمە خراپە بۆ تەندروستی ماوەی بەسەر چووە بە شێوە لە شێوەکان فرتوفێری لەسەر کراوە یعنی تکا لە هاوڵاتیان دەکەن لە کڕینی مریشک لە کڕینی جەرگ هەر شتێک کە خۆماڵی نەبوو گەرنتی ئەوە نەبوو مێژوەکەی تەواوە نابێت کەس ئەو جۆرە جەرگ و مریشکانە بکڕن. پێم بڵێن ینی بۆ جەرگێک کە حکوومەت قەدەغەی دەکەیەوە دەیفرۆش هەموو کوردستان هەموو مارکێتەکانێتی بە تاقیید هەموو پێ دەدرێت باشە دەفرۆش هەموو باشکە دەفرۆشێ بەرێ هەمووان دەی کرمەس هەموو لەو جێشیە بڕۆ هەموو مارکێتەکانێتی هەمووش نەگەی باشە چ دەڵێ ئێستا ئەوە بڕیاریاندا دەڵێن کاکە ئەو دوکانە دەبێت داخرێ سەرپێچیە
بەدەر لە جەرگەکەش ینی بەڕاستی دەڵێن ئەوە نابێەوە غازی لە بەر دەرێبی ینی دنیا گەرم بووە نادەن ئەگەر ڕۆژ دەبێت احتیاجی تەبیعیە بەس ڕۆژ دەی نادە ڕۆژ وەکو مارکێتەکەم ڕۆژ دە هیچ زیێشی نادە باشە ئەگە نابخۆم دەیزانم هێلکەی چ وڵاتێکە ئەو هێرکە تورکیە و خۆمانەیە کەوایە تۆ دەڵێیتەوە ذاتی بازرگانی تەواوە تکایە تۆ لە حدودەکان لە حدودەکانی ئەگەر نەبیتن ئەم ژۆکاتە نافرۆشم هەر ئەمە نیتم بەعام هەموو مارکێتەکەیتی هەموو کۆگایەتی با سەرچاوی کۆگایەکان بگرن ئەو کاتی ئەگەر کۆگان نەیبیتن ئەم نش نابێت تەوزیع دەکرێتم بەڕاستی پێم بڵێت چ بڕیارێکتان دەسەر ئەم شوێنە لەبەرەوەی هەندێک سەرپێچی هەیە وەکو ئاوی لە دەرێداناوە لە ناوبەڕات نییە بیپسی و ئەو شتانە هەموو لە ناوبەڕات نییە هێرکەی هەیە لە ناوبەڕات نییە هێلکەش لە دەرەوە قەدەقەیە لە دەرەوە قەدەقەیە دەبێت لە ناوبەڕات بێزگەلەوەی کە زەرجی بێگانەی هەیە کە نابێ بفرۆشیە قەدەقەیە لەگەڵەوەی ئەو شوێنە ئیزە مۆڵەتی تەندروستی نییە پابند نییە بەڕێنمایەکانی تەندروستی وەکو کارتی تەندروستی و ئەو شتانە بۆیە بڕیارماندا بەداخستنی ئەو شوێنە تاک و دەرهێنانی مۆڵەتی تەندروستی و جێبەجێکردنی ڕێنمایەکانی تەندروست. ئێستا دەچینە دوکانێکی دیکە گۆشت فرۆشە تیمەکانی تەندروستی تەواوی ئەو تیمانەی کە لەم هەڵمەتە پێکاتون بابزانین ئەم کە قەسابە بە شێوەیە کار دەکا سڵاو دەبێ چیتان بینی لەم قەسە لێرکانە یەکەم شت تەمەشای ئیجازەکەی دەکەین کاتەکانی تەندروستی بۆ تەمەشای گۆشتەکەی دەکەین زای ختمی پێوە یاننا بۆ وەسڵەکانی کە هینەیەتی ئەوەندەی بینیتان چۆن بوو ئێستا زۆر باشە هەموو شتەکانی باشە بەس ئێستا زیاتر تەمەشای شتەکانی دەکەین ئەجا پاک و خاوێنێکەش وەکو پێویست باشە وەکو پێویست باشە ئێستا تا ئێستا بەس دوایە بڕیار دەدەین باشە دەست خۆش بێت کاکی قەساماندوو نەبێت چۆنی باشی کاکە دەڵێن لە مانجی ڕەمەزان هەندێک لە گۆشت فرۆشەکان لە جوملەچیەکان ئیستیغلال دەکەن گۆشتی بێگانە دەینن دەفرۆشنەوە تۆکو قەسابێک چی تێدەگەێت لەو گۆشتی بێگانێ گۆشتی ئەنعامەکە هندی هەیە بەڕازیلی جۆرجی هەموو هەیە هەیە لەرمچیوانە هەرزناترە خۆمانە عراقی لێناترە باش ئەمە بەس عراقی دەفرۆشم ئەتو دەزانم ئەوەی بینیمان تەندروستیش باشی لێوە کرد کە شتەکانت باشە بەڵام ئەوانەی کە بێگانن بۆ خراپە بەڕای تۆ تامی خۆش نییە بۆنی دێ لە دەری پرۆتینشتی دەدێنێ ئی خۆمان بەس زۆ عەلەفی دەدەنێت گۆشت خۆشترە تامی خۆشترە خۆشترە باشە ئەو گۆشتانەی کە دەڵێن ڕۆستە نازانم چییە لە دەرەوە دێت پێ دوایە گۆشتی باشم ئەو گۆشتێکە دێ بە ساغیدی لێرە سەر دەبڕێت لە قسابخانە هەو لێرە دخۆ فەحز دەکات بەڵام دوو جۆرمانەیە بەس توشمانەیە وانە بەستۆکان ئەوانی ئەوتان کورایەکان دەفرۆشن باوەڕ ناکەوێت قسابێک بفرۆشێت بەڵام کۆگاکانی ژەمە باسی گۆشت دەکەین گۆشت ناخورێت گونا عپارە پێدێت گونا هەپارە گونا عپارە پێدێت تامینە کەوایە تۆ وەکو قەسابێک بەس باشە ینی گۆشتی خۆمان هەر نەبیتن لەگەڵ بێگانە نی گۆشتیشم هەم عراقی من عراقی هەم جوانەکەی خۆمان کوردی کاوڕ خۆمانە کوردی ئێستا دەچینە چێشخانەیەک کە لە کاتی ڕەمەزان خزمەتگوزاری پێشکەش بە هاوڵاتیان دەکات بە ئەبزای ڕێنمایە تەندروستیەکان لە سەردەمی کۆرۆنا لەم چێشخانەیە بە شێوەیە کە تیمەکانی تەندروستی چی دەڵێن سەبارەت بەم پرسا بەڕێ چاکوک چییە مەسەلەیە لەبەروەی ئەو مۆڵەتی تەندروستی نوێ نەکردیتەوە لە 2014ەوە و شاگردەکانیان هیچی سەدریە و کراویان لەسەر نییە پابندی نەبڕێنمای تەندروستی و زۆر پیسیشە دەتوانین تەمەشای بکەین ئەگەر حەز دەکەن باشە جارێ بابزان مەوڵەتەکە بۆ نوێ نەکرێتەوە باشی سپاس دەکەم کاکە ئەمە بەتەنێمە لێرە بەتەنێ پارەم هەموودایە هیچ قەرداری سەحای نینە لە مانجی هەفتەوە پیاوە باسی کرد هەمومان کردێ بەس ئەوەندەیە نەکرایە ڕێک نەکەتێ بچم ئەو ساڵیش نوێکەمەوە کێشەی مەوڵەتەکە لەوانەیە بە شێوک لە شێوەکە هاوکاری هەبی بەس بۆ پیسیەکە کاکە کۆڕۆنەیە ئەوە دەڵێن کاکە وەسعەکە خراپە سەلامەتی کلااوێک نییە سەدرێ بابچن تەسوورکەن لە خزمەتتاندام وەڵڵاهی سەدرێشمان هەیە کە لەبەریان نەکردی ئەمن چ بکەم ئێستا دەبا لەبەریان کرد بە ئەوەیەک لۆ مەسلەی جازەکەی وەڵی بەتەنێ بمە پێم نەکرەیە باشە لۆ مەسلەی کە دەرن ئێرە پیسە ئەمەوە ڕۆژانە خێرش خایکردن ئێستا ڕەمەزان نییە عادەتەنە تۆ خزمەت گوزاری پێشکەش دەکەی با بچینە لای ئەو وەستایە گەورەی وەستا گیان چۆنی باشی ئەوە خاوەن چێشتخانەیە دەڵێ کاکە سەدرێن بۆ کڕینە
ڕێنمایی تەندروستی ئەوە لێرە دەڵێ کۆڕۆنێ دەبێت سەدرێکی باش ئێ باشە بۆ ئیلتیزام ناکەم برە بۆ ئیلتیزام ناکە ئێستا ئەوە تێمی تەندروستی چێشتخانەکە دابخە تۆ بێ ڕسق دەبی ئەم سەحب چێشتخانەیە زەرەر دەکا وانە بازارتان چۆنە گۆشتەکەتان چێ گۆشت گۆشتەکە باشە دەرەجەیەکە گۆشتەکە. پێم بڵێ کاک چاپۆکچی بەسەرات ئەم چێشخانەیە چۆن ئەو مەقامە چی ساعتەش لە پاش پشکنینی ئەم چێشخانە بۆمان دەرکەوت ئەم شوێنە مۆڵەتی تەندروستی نوێ نەکردەوە لە 2004ەوە بۆ شوێنەکە سەرپێچی هەیە لەبەروەی شاگردەکان هیچ پابندی نە بە ڕێنمایەکانی تەندروستی و هەروەها پیسێکی زۆریشی تێدایە بۆیە بڕیارماندا بە داخستنی شوێنەکە تاکو تەواوکردنی کە هەموو ڕێنمایەکانی تەندروستی ئەم شوێنەشدا دەکەین. ئێستا ئێمە هاتووینەتە یەکێک لە کۆگاکانی ئەم شەقامە لە نێو شاری هەولێر تیمەکانی تەندروستی دەیانەوێت بزانین لە نێو ئەو کۆگایە لە نێو ئەو دوکانە گەورەیە کە کۆمەڵک بەرهەمی تێدایە ڕێنمای تەندروستیەکان سەبارەت بە ماوەی بەسەرچوو هەیە یاخود نییە چۆنەتی پاراستنی بەرهەمەکان لە نێو ئەو کۆگایەدا بە چ شێوەیەکە کاک چاپۆک پێم بڵێ چیتان بینی لەم کۆگا ئەم شوێنە شوێنێکی گەورەیە لە بەروەی کۆگایەک و مارکێتێکی گەوری تێدایە هەمووی خۆراکە بەڵام هەتاکو ئێستا مۆڵەتی تەندروستی نییە کە مۆڵەتی تەندروستی نییە نەپابەندی ڕێنمای ماندوو نەبی چەند دەبێت تۆ کۆگایەتەیە ئەو دوکانەتەیە ماوەی 4 ساڵە چۆنە بێ مۆڵەتی کاچی دوکان ئەو منتقەیە هیچ مۆڵەتی نییە بەعام کەس سەردانی نەکردنا تا ئێستا تەندروستی تیم تەندروستی نهاتیە کەس 4 ساڵە سەبارەت بەوەی کە دەرێت تاکو ئێستا ئەمە مۆڵەت کە سەردانی نەکردین بەڵام جیرانەکانیان هەموو مۆڵەتی تەندروستی هەیە نوێی نەکردیتەوە هەیە گومانتان لەم قسە بەرێ ئەمە کۆگا بوو سەرپێچەکانی چی بۆم کۆگا سەرپێچەکانی زۆرە ئەوە یەکەم ساردکەرە و گەرمکەرەوەی تێدانە ساردکەرەوەی تێدانێ دنیا بەرەو گەرمی دەچی ئاردی هەیە ئاردیشی لەسەر هیچ تەشیدا لە سعردی دانا ئەوە ئەسپەی دەکەوت ئەوە ئەسپی دەکەیت لە بەرەوەی گەرمی وەردەگرێتن دەبی مەسافەی هەبیتنە تاک هەوا بکێشیتن کەوای دەبی هاوڵاتی ئاگاداری ئەو نقاتانە لار شوێنێک شت نەکرد طبعا بەتاکیت بێزگەلەندی ئەوە هەموو ماوادی تێکەن و پێکەرم يعني بتنظيمي داننا مواد باكر ودبي لاعب بيت مواد فاردن لاعب اشو كم ترخمي دكان دارك كاني انت ساكرني ما زحمتها طبعا بالتاكيد كم ترخيم عندكم بس اهتمام بازدحام الدان عشيت اذا كان ببي تنظيم لەم سوپەرمارکێتە سەرپێچێکە دەبینینەوە سەرەڕای ئەوەی بەشی زۆر لە مارکێتەکان کۆگاکان سەلامەتی تەندروستی نییە کۆگاکان ینی بە شێوەیە خۆراکەکانیان بەرهەمەکانیان نەپاراستووە بەڕادی تێدانە لێرە سەرپێچێکە هەیە ئەو سەرپێچێکیە ئەم جارە دەڵێن کاکە ئەمە قیمەی کەبابە ناکرێت سوپەرمارکێت قیمەی کەباب بفرۆشێت بەڕێ چاپۆک بۆ ناکرێت بیفرۆشێت لەبەروەی ئەوانە تامان دەبی ئەو کاتێ ئەو کەسێک کە دەیکری ئەو کاتی قیمەکەی لۆ بکرێ و ببرێت لەبەروەی ئەوە لەوانەیە خراپبی تێکسی چکە هیچ نوع ئەکسپایرێک شتێکی لەسەر نییە تاریخی نییەوە هیچی نییە نە لۆگۆی هەیە نە ئەکسپایریە هیچی نییە دەناکرا و کەسیش نازانی چ کاتی کرا و کەنجینیش بەسەر دەسی و کەی تێک دەچی باشە کاچی دوکاندار زەحمەت نەبی تۆ بەرهەمێک دەفرۆشی ئەو بەرهەمە تاریخی لەسەر نییە نازانم گۆشتەکەی چییە چۆن بەرهەمێکی ئەو هالا دەفرۆشیتەوە ئەو پرسیارامە لەوی کردی ئێگۆش فرۆش ئەوی گوتی بفرۆش و غەم نەبی پێم بڵێن کاک چاپۆک چی بەسەرات ئەم کۆگایە ئەم مارکێتێکی گەورەیە لەبەروەی ئەوش مۆڵەتی تەندروستی نییە واتە پابند نییە بە ڕێنمایەکانی تەندروستی وەکو ئێستا لێرە دەمەشا دەکەین ئاردی لە دەرەیە لە چەند ڕۆژی دیکە ئەسپەی لێدا ئەو موادی غازیات لێرکانەیە لە دەرەیە بەڕادی نییە بیخاتەیە وە سەرپێسی دیکەشی زۆر هەیە بەڵام ئەمە لەبەروەی بڕیارماندا لەبەر پابند نەبوونی بە مۆڵەت بە ڕێنمایی تەندروستی بە قەپاتکردنی شوێنەکە تاکو دەرێنانی مۆڵەتی تەندروستی ئەمە چارەم شوێنە باشە یەکێک لە ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی ئەوەیە
یعنی ئەمە بۆ هەموو دوکانداران تەنیا ئەو دوکاندارانی نینە کە ئەمڕۆ کەتیمەکانی تەندروستی سەردانیان دەکەن هەر کەسێک ئاردا هەر خۆراکێک هەیە لە دەرەوە دانێ وەرزی هاوینە تەسیر دەکات لە خۆراکەکە ئەمە سەرپێچیە دوای تووشی لێپرسینەوە دەبێت بە تایبەت خواردنەوەکانی غازی کە زۆر مەترسیدارە لە بەرڕۆژ لە کاتی بەرزبوونەوەی پلەی گەرمی هەر کەسێک بەم شێوەیە هەر دوکاندارە وەک تیمەکانی تەندروستی باسی لێوە دەکەن هەر دوکاندارێک بەم شێوەیە مامەڵە لەگەڵ ئەو خۆراکانە بکەن لە کۆتادا چۆن ئێرەدا دەخرێت بە هەمان شێوە تیمەکانی تەندروستی ئەو دوکانانە دادەخرێت. کاک نەبەس ئێمە بەدواداچوونمان کرد لە هەندێک شوێن تا ڕادەی ئیستیقلال هەیە خۆراکی ماوە بەسەرچوو هەیە خۆراکێک هەیە کە نەشیاوە بۆ خواردن قسەی زۆر هەیە دەڵێن مانگی ڕەمەزانە بەشێک لە بازرگانەکان ئیستیقلالی ئەو بازاڕە دەکەن ئێوە لەولا دوکان لا دەخەن ئیزراعەت دەکەن بەڵام پێتان وایە ئەوە کۆتا چارەسەرە ئێمە لیژنەیەکمان هەیە لە قایمێت وەکو لیژنەیەکی باڵا لەسەر ئاستی شاری هەولێر و دەوروبەری کار دەکەن نوێنەری هەموو لایەنەکانی تێدایە چاودێری بازرگانی ڤێتەرنەری تەندروستی گەشت و گوزار کۆمەڵی چێشتانە و ڕێستۆرانتەکان بەرگری شارستانی هەموو ئەو لایەنە پەیوەنددارانە کە سەردانی ئەو شوێنانەش دەکەن خودی خۆیان ئێمە نوێنەریان لە لیژنەکەی ئێمەدای ئەمە وەکو لیژنەیەکی باڵا ڕۆژانە کارەکانی خۆیان دەکەن لە ناو شاری هەولێر لە گەڕەکەکان لە کۆگاکانی خۆراک بەڕاستی کە بە ڕاو بۆچوونی ئێمە جێگایەکی سەرەکی کە ئەگەر خواردنی نەشیاو بێتە ناو بازار لەبەرەوەی زۆر جار لە دەروازەکان خۆراکە هاتیە داخل بووە هیچ کێشەیەکی نەبووە بەڵام بە شێوەیەکی ناتەندروست کۆگا کراوە تێک چووە بە تایبەت ئەو حاڵەتانە لە وەرزی هاوین لە گەرما ڕوودەدات کێشە لەوەی هەیە خەڵکانێک وجدانیان لە بەڕاستی سەر ئەوەی پێش و تریش سزادراینە بەڵام بەردەوامن بە مەبەستی قازانجکردنی زیاتر بە مەبەستی ئەوەی کە ئەو پارە حرامەیکەوە زیاتر بەدەست بێنن ئێمە جەرگمان دەست بەسەرداگرێت جەرگ خۆی لە خۆیدا هێنانی لە دەرەوە قەدەغەیە هاوردە ناکرێت چۆن دێتە کوردستان قاچاق بە شێوەی قاچاق بە قاچاق داخل دەکرێتن بەڵام لێرەش دەستکاریان کردووە کەڤەری کۆمپانیانی کاسەکارەگەم ڕۆ دوکانی داخست دەڵێ کاکە ئەوی من شەریکە بۆ من دێنێ هێنانی جەرگ هێنانی هێلکە هێنانی ئەو کاڵایانەی کە لە بازار پارەیەکی زۆری تێدا سرف دەکرێت و قازانجێکی زۆری تێدا و قاچاق و نایەسە بە خەڵکی فەقیر دەکرێت ئەمە بە بەردەوام ئیجراعەتمان لەگەڵکردنا باوەڕکە لە بەرزترین پلە و پایش بیتن ئیجراعەتی لەگەڵ کراوە لەبەرەوەی یاسای لەسەر جێبەجێ دەکەن یاساش کە جێبەجێ دەکرێت دەبێت لەسەر هەموو کەسێک بە بێجیاوازی جێبەجێ بکرێت هێلکەمان دەست بەسەر داگرتووە بە چەندین جار لەوەمان نەکۆڵیتەوە هێلکە چێ هینایەتی یاخود چێنە هیناوە جەرێت گۆشتی قەدەغە کراوە هەموو کاڵایەکە قەدەغە کراوە دەستمان بەسەر داگرتووە بۆ دەستگاکانی ڕاگەیاندیش لە دەستگاکانی ڕاگەیاندن بۆ هاوڵاتیانیش ڕوونمان کردیتەوە کەوا ئەو بڕە دەستی بەسەرداگیرا و بە بەردەوام ئێمەش هەر بڕە چه هەر خۆراکێکبی هەر شتێکبی دەستی بەسەردادەژی هەتا دەرمانیش ئێمە بڵاوی دەکەینەوە و ڕۆنی دەکەینەوە بۆ هاوڵاتیان و لە ناوبردنەکەشی سەر بە بۆچوونی ئێوە چی دەبێت لە نەو سنتەرەکانی شار لیژنەی چاودێری هەیە تیمی تەندروستی هەیە بەردەوام متابعن بەس بەردەوام کێشەکانش بەردەوام چارەسەر لە یاسایەکانە ئەو یاسایانەی کە بۆ ئەو حاڵەتانە هەنە یاسای کۆنن بەو یاسایە کۆنانە پەرلەمانی کوردستان پێویستە تعدیلی بکە یاخود یاسای نوێ دەربخاتن سزای ئەو کەسانە تون بکرێتن سزاکە دیسان کێشەمان لە سزای بەڵێ ئەگەر ئەو کەسە بزانیتن کە هەڵدەستێ بەو کارێکی ئەوها ئەگەر 5 ساڵ 10 ساڵ بند بکرێتن باوەڕکە خۆی جارێکی تر ئەوە دووبارە ناکاتەوە ئیجراعەتەکان داخستنی شوێنەکەیتی لە ناوبردننی خۆراکە بۆ ماوەی مانجێک دوو مانگ بێتن هەفتەیەک بیتن بەڵام هەر لە ئەنجامدا هەرگێ دەکرێتەوە بژاردنەکەی ئەوەی ئێمە دەسەڵاتمان هەیە ملیۆنێک دینار تاکو 5 میلیۆن دینار ناتوانین زیاتر کەوایە تاجیر ئەگەر بە دەفتەرات قازانجکە لە ماوەی دی ئێکسپایر دانی میلیۆنێک باز لەوە دەکەم کێشەکە لە سوچی سزایەکەیە سزایەکە سوکە ئەوانەی کە بازرگانی بە دەرمان دەکەن ئێمە بەدەیان کەسمان دەستگیر کردووە بەڵام جارێ ئێمە دەرمانەکەمان لە ناو نەبردووە
خاوەنەکەی ئازاد کراوە بەپێ ئەو یاسای هەیە یاسایەکی کۆنا کاری پێ دەکرێت تاکو ئێستا بۆیە ئێمە زۆر زاریش داوامان کردووە لە پەرلەمان لە لیژنەکانی پەرلەمانکەوە ئەو یاسایانە تون بکرێن بەڕاستی ئەگەر یاسایەکان تون بکرێن یاسای مافی بەکاربەر یاسای دەرمانسازی ئەوانە هەمووی پەیوەستیان بەو حاڵەتانە. لە ماوەی ڕابردوودا لە سنووری پارێزگاکانی هەرێمی کوردستان لە دهۆک 17 تەن خۆراکی ماوە بەسەرچوو لە هەولێر زیاتر لە 20 تەن لە سلێمانی 6 تەن خۆراکی ماوە بەسەرچوو دەستی بەسەردا گیراوە. بەرپرسان دەڵێن لە مانگی ڕەمەزان خۆراکی ماوە بەسەرچوو لەلایەن هەندێک بازرگانەوە دەهێنرێتە بازار ئەوەی دەستی بەسەردا بگیرێ هەندێکیش لەم لاولەولا بە شێوەیەک لە شێوەکان هاوڵاتیان بە نەزانی بەبێ ئاگاداری ئەم خۆراکانە بەکاردێنن. چارەسەر چییە؟ چارەسەر کەمیان زۆری چاودێری تەندروستی نییە، تیمەکان نییە. چارەسەر هەموارکردنەوەی یاسایەکە تایبەت بە و بازرگانانەی کە خۆراکی ماوە بەسەرچوو دێن نارێمی کوردستان. بازرگانی بە تەندروستی خەڵکی کوردستان دەکەن. باشترین کار ئەوەیە پەرلەمانی کوردستان ئەو یاسایە هەموار بکاتەوە بە شێوەیەک هەر بازرگانێک خۆراکێکی ماوە بەسەرچوو بێنێتە کوردستان پێویستە سزای تون بدرێت بە پێچەوانەوە دۆخەکە وەک ئێستا بەردەوام دەبێت. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست بێت.